بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بێژە مشتێ داواکارم لە ئەڵڵا بەرەکەتی خۆی برژێنێ بەسەرە و منداڵەیە کام عەقیقەیەمان بۆ کردووە و هەفتەی پێشوو جوابزام ناومان نا. الحمد لله داواکارم لە ئەڵڵا صالحی کە بیکاتەمای خێر بۆ دایک و باوکی و کەسوکاری لە دنیا و لە قیامەتە. داواکارین لە ئەڵڵا بەرەکەت خاتە نێوانە و دوو خانەوادەیەوە و زیاتر وابەستە و هۆگری یەکیان بکا و بیان کاتە دۆست و پشتیوانی یەکتری لە خێر و چاکەیە. طبعا مجلسانە سنەتی رسول الله صلى الله عليه وسلم وزینوکردنەوەی سنەتی رسول الله صلى الله عليه وسلم لەم سەردەمە پڕفەسادەیە ئەجرێکی تایبەتی هەیە. بۆ خۆیە فەرمێ من تەمەسەکە بالسنة عند فساد أمتي فله أجر 100 شهيد. فەرمێ هەر کەسێ بتوانێت دەست بگرێ بە سنەتی منەوە لە کاتێکە ئومەتەکەم فاسید بووە ئەجری 100 شەهیدی هەیە. بۆیە هەر شتێ سنەتی رسول الله بێ صلى الله عليه وسلم لە دەمە لە کردارە لە دڵ و دەروونە بیدۆزنەوە و پەیڕەوی بکەن. و ئەمە بەشێکە لەوە، ئەمە هەمووی نییە، ئەمە بەشێکە لەوە بۆ ئینشاءالله و ئەجر و پاداشتە بتانگرێتەوە. و لەم سەردەمەشە بە دەستگرتن بە سنەتی رسول الله و نەبێ صلى الله عليه وسلم بە هیچ شتێک ڕزگارمان نابێ. چکە بەڕاستی خۆیە فەرمێ عليكم بسنتي وسنة خلفاء الراشدين المهديين من بعد عضوا عليها بالنواجذ. فەرمێ دەست بگرن بە سنەتی منەوە بە ڕێبازی منەوە لە پەیڕەوکردنی دینا وەکو من بن و وەکو خەلیفەکانم بن ڕاشیدنیەکان کاوانیش ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلیە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵایان لێبێ. و فەرمێ و ڕێبازەی ئەوان بە ددانەکانی دواوەتان بگرن، چونکە ڕێبازی هەر کەسێکی کە ببگرن بەرەو جەهەنەمتانە بە، بەڵام ڕێبازی ئەوان بەرەو بەهەشتانە. و دەستگرتن بە ڕێبازی ئەوانەوە ئەجر و پاداشتەکەی لە قیامەتە. بەڵام لەوانەیە دەستگرتن بە ڕێبازی کەسانێکی ترەوە، سەرکردەیانێکی ترەوە، قایدانێکی ترەوە، ئەجر و پاداشتەکەی بندیوارێک و تەقاوتێک بێ و لە دنیا بێ و دنیا تەواوە بێ، قیامەت هەتا هەتاییە. بۆ ئینسانی عاقڵ قیامەت هەڵەبژێرێ کە هەتا هەتاییە بەسەر دنیاە. بەڵام ئینسانی نەفام و نەزانیش فەنا بە ئەڵڵا ئەوە دنیاکەی هەڵەبژێرێ بەسەر قیامەتەکە. وی بەڕاستی فەرق زۆرە تۆ سبەینێ حەشر بکری لە پشتی رسول الله صلى الله عليه وسلم یا لە پشتی قاید و سەرکردەیەکی فاشیلی ئێستاوە. لەکوێ و بەرەو جەهەنەمە بەرێ و لەکوێ ئەمیش بەرەو بەهەشت بەرێ. بۆیە زۆر گرنگە هەر شتێک لەم سەردەمەیە کە زانیتان سنەتی رسول الله صلى الله عليه وسلم زۆر بەتوونی دەستی پێوە بگرن بەو شێوەی کە فەرمی وەکۆی بە دانەکانی دواوەتان بیگرن. طبعا ئینسان شت بگرێ یا بە دەستی ئیگرێ یاخود بە ددانی ئیگرێ، بە ددانیش یاخود بە دانەکانی پێشەوە ئیگرێ یا بە دواوە. ئەوەی کە ئیتر لێی دەرناچێ مەحاڵە لێی دەرچێ ئەوەیە کە بە دانەکانی دواوە ئیگری. ئەوە ژاماژەیە بۆی دینەکەت زۆر بە جوانی بگرە، سنەتی رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ خولەفاکانی زۆر بە جوانی و بە توندی بگرە. چکە بەڕاستی کە لێیان سەندی کەس نییە بیخاتەوە ناو دەمی. زۆر کەس ئەمڕۆ لێی زەوت کراوە لێی سێنراوە هیچ شتێ ناتوانێت بیگەڕێتەوە ناو دەمی. ئەوەی گرنگە لەم باسانەیە باز بکرێ ئەمڕۆ و گرنگی پێ بدرێ بریتە لە مەسئلەی پەروەردەی مناڵ. مەجلیسەکە لە دایکبوونی مناڵە و مناڵ زۆر گرنگە ئاگاداری پەروەردەی بین. چکە بەڕاستی ئەمڕۆ ئەگەر تۆ خۆت پەروەردەی نەکەی زۆر شتێ پەروەردەی کابوت. هەم لە مۆبایل و ئایپاد پەروەردەیەکەن، ئەو ڤیدۆیانەی کە ئێتە بەردەمیان، ئەو ڕسمانەی کە ئەیبینن، ئەو گۆرانیانەی کە ئێتە پێشچاویان، ئەوە پەروەردەیەکی سەقەتیانەکە ئەگەر ئاگاو لێ نەبێ واگەر خۆ خەریکیان نەبی پەروەردەیانکەی. هەم مناڵی کۆڵان پەروەردەیەکی سەقەتیانەکە بۆ تو لە خشتیانە بە. جاری وا هەیە لە مەدرسە و مەکتەبەکان پەروەردەیەکی سەقەتەگرێن و لە خشتا برێن. جاری وایە خزم و کەسوکاری خۆت و مناڵی خزم و کەسوکاری خۆت پەروەردەیان تێگەدا و سەقەتیانەکە. ئەوەی هەوڵی دابێ منداڵەکەی لەسەر ئەو دینە پەروەردە بکە و تێکەڵاوی ئەو چینانەی کردبێ کە ئێستا باسم کرد، زانێت کە هەر هەمووی تێکدەری پەروەردەین یاخود ئەی فڕێنن لە دایک و باوکی خۆی لە پەروەردەی حەقیقی خۆی. وی بەڕاستی زۆر گرنگە ئەمڕۆ هەموو مەجالیسەکانمان بکرێ بە باسی پەروەردە، بە تایبەت پەروەردەیەکیش کە لەسەر قورئان و سنت بێ. چونکە غەیری پەروەردە بوون لەسەر قورئان و سنت گومڕابوون و تیاچوونە. رسول الله صلى الله عليه وسلم خۆی وا فەرمێ تەرەکت فیکم ما ئین تەمەسەکتم به
لن تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي دوشتم تیا بەجێ هێشتون دەستی پێوە بگرن دوای خۆم لەسەری پەروەردە ببن گومڕا نابن ئەویش چی و چییە کتابی الله قورآن وسنة رسول الله صلى الله عليه وسلم لەسەر جگەلەوە پەروەردە ببی تیاچی گومڕابی سەقەتە بی ئیتر منداڵێک بێ یاخود گەورەیەک بی و پەروەردەکردنی مناڵەکانی الله جل جلاله بە دەرەجەی یەک یاوێتە دەستی باوکیان وە فەرمێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا ئەوانەی ئیمانتان هێناوە خۆتان و ماڵ و منداڵتان پارێزن لە ئاگر وقودها الناس والحجارة سوتەمەنیەکەی بەردوو ئینسانە عليها ملائكة غلاظ شداد ملائكتانێکی لەسەرەکە تند و تیژن بەهێزن واستە ناخوا لەلایەن دەرەقەتیشیان نایە بەهێزن واش دروستکراون بەس عەذابدانی ئینسانی لاڕێ بزانن هیچ شتێکی تر ڕەحم لە دڵیان نییە لا يعصون الله ما أمرهم وان فەرمانی الله جێبەجێکن ويفعلون ما يؤمر هەرچیان پێ وتراوە لە جۆرەها سزاکە ئەو ئینسانە لاڕێیە بدەن ئەیدەن هیچ شتێ ناخوا لەگەڵیانە ناتوانی بە ماڵ بیان کڕی و ناتوانی فێڵیان لێکەیت و ناتوانی واستە بکەیت و ناخۆ بۆیە ئێستا ئەتوانی خۆ ڕزگارکەی لەو سزایی بەردەستیەوە بەچی بە تربێتدانی ماڵ و مناڵەکەت بەداخەوە خەڵکێک خۆی بەدەستی خۆی ماڵ و مناڵەکەی شایستەی ئاگرەکە ئەتەکا فەرمێوانی ئیمانتانێ ناو گەریمانداری گوێ بگرە لەگەڵ توێتی ماڵ و مناڵت پارێزە لە ئاگر نەک خۆت بینێری بۆ ناوەگر بینێری بۆ خولی سەما و ڕەقس و بینێری بۆ خولی زمانەکان و گۆرانی و مۆسیقا و بینێری بۆ خولی شانە و نازام چیۆمان خۆ بەدەستی خۆ بۆ ناواگریانێری باسی خولی قورئان و حەدیث و دین و ئەوانەش بکرێ ئەیگەڕیتەوە ناینێری بە دواکەوتوی ئەزانی بە کۆنەپەرستی ئەزانی بەدەستی خۆت ڕێی بەهەشتی لێ وێڵەکەی ڕێی جەهەنەمی پیشاندی بۆیە هاتن بۆ لای ئیمامی عەلی ڕەحمەتی ئەڵڵای لێبێ وتیان چۆن مناڵەکانمان پارێزین لە ئاگر فەرمووی ئەمر و نەهی ئەڵڵا فێر بن و فێری ئەوانیشیان کرد یعنی بزانن ئەڵڵا جەلە جەلاله پێتان ئەڵێ چی بکەن و چی مەکەن خۆتان فێری بن ئەوەی پێتان وتراوە بیکەن ئەوەی پێتان وتراوە مەیکەن ئەنجا فێری ئەوانیشکەن بۆ ئاەتەکەش بەچی دەست پێکا قو ئەنفوسەکم جارێ خۆتان ئەنجا ماڵ و مناڵیشتان پارێزن لە ئاگر ئەنجا وە ئەهلیکم چونکە ئینسانێک خۆی پەروەردە نەکرابێ ناتوانێت مناڵ پەروەردەکە وێ زۆر گرنگکە ئینسان بەردەوام بە خۆیان بچێتەوە ڕەوشتی خۆی پەروەردەی خۆی دینی خۆی عەرز بکا بە قورئان و حەدیث بزانێ لەگەڵ یاتی یا پێچەوانێتی ئەگەر لەگەڵ یا بوو شکری ئەڵڵای لەسەر بکا بەردەوام بێگەر پێچەوانی بوو خۆی چاکە خۆی ڕاستکاتە وێ رسول الله صلى الله عليه وسلم سێجار فەرمووی مەغبون من استوى يوماه ئەو کەسە دۆڕاوە تیاچێ کەسێکی فاشیلە کە دوو ڕۆژی یەکسانە وەکو یەک هەر کەسێبی لە هەر بوارێکابی لە هەر پێگەیەکابی هەرچی یەکبی نابێت دوو ڕۆژی لە یەک بچێ بێ ئیلا تۆزێ فەرقێ ناکرێتەوە ئێسام هەموو ئاەت و حەدیثێمای خوێنینەوە گوێ لێ بگری دوای هەڵسی تۆی چ لێ نەگۆڕابێ ئەوە مەغبون یەگەری چ لێ نەگۆڕاوە کەسێکی دۆڕاوی کەسێکی فاشیلیە بە شتێکت یا بگۆڕێ حەسەنی بەسریە فەرمێ من هاوڵی قەومێکم کردومە بەستی سەحابەکانە فەرمێ إذا تعلموا بابا من العلم ظهر عليهم في أقوالهم وأفعالهم وهيئاتهم فرمي هاولي صحابة كاني رسول الله كردوه صلى الله عليه وسلم كاتك آيات فيربون حديث فيربون يكسر آسواركي دياربو لسر كردار ولسر قفتاريان ولسر حاليان بيوي دياربو ويبراسية بي آيات وحديث كارب كات إنساني مسلمان أو كافر آيات وحديث كاريتيناك الله جل جلاله وفرمي وما تغني الآيات والنذر عن قوم لا يؤمنون آيات وأحاديث هیچ سودێکی نییە بۆ قەومێک کە کافرن ئیمانیان نیە بەس تۆ گەر ئیمانە هەبێ بە ئیمانە زیاد کات چونکە الله جل جلاله وفرمي وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا کە ئاياتەکانی ئەڵڵایان بەسەرا خوێنرێتەوە ئیمانیان زیادەکە نابێ کەمکە و نابێ پێشێ ناخۆش بێ ئەوە منافقە پێی ناخۆش ئەوە کافرە پێی ناخۆش وإذا تتلى عليهم آياتنا تعرف في وجوه الذين بينات تعرف في وجوه الذين كفروا المنكر کاتێک ئاەتەکان ئێمە خوێنرێتەوە بەسەریانە کافرەکان چی تعرف وجوه الذين كفروا المنكر بێزاری بێتاقەتیە بینی لە چاویانە پێیان ناخۆش حەزیان بە ئاەت وێ تۆکو مسڵمانە بە ئیمانە زیاکە بە پێ و خۆش بێ نابێ بێتاقەت ببی و هەوڵبەی خۆتی پێ چاکەی قیامەتی خۆتی پێ خۆشترکەیت و پێی با بڵێن مەسۆگەرترکەی وەم ئاەتە کە ڕووی کردوتە تۆ ئەتوانی دەست پێ بکەی لەمڕۆ خۆ فێری فەرمان و قەدەغەی ئەڵڵا بکەیت و مناڵەکەت فێرکەی لە هەر تەمەنێکابی لە هەر کاتێکابی یەکێک لە تابعین
ئەگا بە یەکێ لە سەحابە ئەفەرمێت تەمەنێکی زۆرم کردووە 80 ساڵ لە کوفرە چی بکەم ئێستش ئیسلام هاتووە ئەفەرمی ئەگەر ئەو بەشە تەمەنەی کە ماوتە فریای بکەوی هەوڵ بدەی ڕاستی گەیتەوە لەسەر دین ڕایبێنی فەرمی الله سبحانه وتعالى لەوەی کە ڕابردووە 80 ساڵە 70 ساڵە هەمووی خۆشە بێ فەرمی بەڵام سوێن بەخوا ئەگەر واز لەمەش بێنی الله جل جلاله ئەویش لەسەر حسابەکە و تۆ دوو ڕۆژی شێما بێ لە دنیا ئەو دوو ڕۆژە بگرێرەوە الله جل جلاله لەوی تر خۆشە بێ بەڵام وەڵاهی ئەگەر بۆت نەگیرێتەوە ئەوی کەش لەسەر حسابەکە مشکلێ وێ بەڕاستی هەمومان هەرچەنە کەم و کوڕیمان هەبێ پیان ڕاگەین ئەگەر بمانەوێ خۆمان چاک بکەین و ڕابردووی خۆمان بە جوانی دابڕێژینەوە ئەگەر بمانەوێ ئەگەر نەشمانەوێ بەخوا هەموو دنیا نەسیحەت و ئامۆژگاریمان بکە ئەوکو باسم کرد سوودی نییە بۆ من و ئێمە ئێستا بۆ خۆشمان و بۆ مناڵەکانیشمان نەتوانین هیچ نەبێ لەم شەوە دەست پێ بکەینەوە پەلە ناکەین وردە وردە هەرمانگی با ڕەوشتێکی جوانی فێرکەین و ڕەوشتێکی ناشرین تیالا بین لە خۆشمانە بە هەرمانگی ڕەوشتێکی جوان فێری خۆمانکەین و ڕەوشتێکی ناشرین لابەرین لە گەورەترینی ڕەوشتەکانەوە دەست پێ بکەین بێنینە خۆمانەوە کە تەوحیدی الله جل جلاله لە خراپترینی ڕەوشتەکانەوە دەست پێ بکەین کە لە خۆمان ئالای بەرین کە شیرک و کوفرە کە نیفاقە کە فیسقە بەو شێوەیە ئیمان و ئیسلام پەیڕۆ بکەین و بەسەر خۆمانە جێبەجێ بکەین حەقی خەڵکمان نەبێت چاو لە خەڵک نەکەین کە بەڕاستی عالم وایە تۆ گەر بە قسەی عالمکەی گومڕابی الله جل جلاله فەرمێ وئن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله ئەگەر تۆ دوای زۆری نەکەوی دوای عالم کەوی بڵێ ئەوان وایە با منی جوابمە فەرمێ يضلوك عن سبيل الله لادەتەن لە ڕێبازی الله بەرەو جەهەنەما بن و یەکگوێ بەوانەمەیە لە پەروەردەی خۆتەوە دەست پێ بکەرەوە ئەنجا مناڵەکەت چونکە بەڕاستی خۆت ئەساسی کابرایەکێ بۆ لای ئیمامی عەلیە فەرمێ مناڵێکم بووە ئەمەوێت تەربێتی بەمە فەرمێ تەمەنی چەندە فەرمێ 3 مانگ فەرمێ لەقەد فاتەکە كثير زۆر لە دەست چووە التربية يبدأ عند اختيار أمه تربيتدانی مناڵ کاتێ دەست پێکا کە دایکی هەڵبژێری ئامڕازێکە هەڵبژار بۆ خۆشی و چێژی خۆت یاخود دایکێکە هەڵبژار مناڵ گەورەکە و عایلە بەرێ بەڕێوە ئالەتێکە هەڵبژار 24 ساعتە سەری شۆڕ کردبێتەوە بەسەر شاشەیەکی ڕەشە سەر مۆبایلە یاخود پەروەردەکەرێکە هەڵبژار کە بتوانێت مناڵەکانی پەروەردە بکە عەلەوە تربێت دەست پێ و خۆت تربێت بی خۆت تربێت بی کابراگە چێت داوای کچێکی سفیانی کوڕی عویینە کە برازای خۆیەتی پێڵێ دا ئاەت لە قورئانە لەبەرە بە تەفسیرەوە پێم بڵێ ئەڵێ نە فەرمێدە حەدیثی پێغەمبەرە لەبەرە صلی الله عليه وسلم پێم بڵێ فەرمێنە ئەفەرمێت دەدێر شعری پیاوچاکانە لەبەرە کە نەسیحەت و ئامۆژگاری بێ پێم بڵێ ئەڵێ نە ئەڵێ من چۆن کچ خەمە دەسیتەوە لە چ ئەساسی ئەم ماڵ و مناڵە دەبەی بەڕێوە نە ئاەت نە حەدیث نە قسەی باش لەسەر چ ئەساسی بێ بەڕێوە چۆن کچ خەمە دەسیتەوە ويا رسول الله صلى الله عليه وسلم غير ما إيمانك فرمي إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه كجبان بكي بيكنا دسي بياوك وكبا عملي باوكاتي به ديني هبه أخلاقي هبه أنجا بيانا دسي چونك أمس بيني أتوانيان باوكا كچكي توشو من على كان شي بارزه لآخر بلام كان ديني هبونا أخلاقي هبوك كچكي توش زاياكا ومن على كان شي زاياكا توش قنا أحباري ككرد دسي نامر ديكو باجكي دي چونك تو برپرسي لك چك بزاني بيكي دسي كيو بڕۆ بە دوادا چونکە بۆ دین و ئەخلاقی ئەوەندەی بیتەوە بڵێ ئۆخەی دڵنیا بوومەوە لە دین و ئەخلاقی تەرضەونە دینەهو وخلقەهو یعنی ڕازی بی لە دین و ئەخلاق ئەوەندە بە دوایە بچی نەک پرسیارێکی ڕووکەش بکە ئێمە نوێژەکەیان نایکە وەڵای کە خۆ ئیبن سەلوولیش نوێژیە کرد سەرۆکی منافقەکە بەس نوێژ شەر نییە بڕۆن بە دوای تەوحیدیە بە دوای ئیمانیە بە دوای مامەڵەیە بە دوای درۆ ڕاستیە بە دوای زۆر بابەتی معاملەی لەگەڵ دایکی لەگەڵ باوکی عینەن شت بۆ ئافرەتیش کاچی تێداوای رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ فاظفر بذات الدين تربت يداك تۆ بەرەکەتەوێت دەزگرە بە دینیەوە ئەمڕۆ خەڵک دوای جوانی دوای شەهادە و دوای بنەماڵە و دوای کەسایەتی و دوای ئەشتانە ئەکەوێ وازەهێنێ لە دینەکەی بۆ چونکە ئەوانەیە بۆ خۆشی خۆی و بۆ پێداویستیەکانی خۆی بەڵام دوای دینەکەی ناکەوێت بۆ پەروەردەکردنی مناڵ و بۆ دروستکردنی پیاوی پیاوانە وێ بەڕاستی قسەی کوردەواری هەیەڵێ دایک ببینە و کچ بخوازە بە زوانیە باوک ببینە ئەنجا دایک ببینە ئەنجا کچ بخوازە هەر کچێک پیاوی پیاوانە گەورەی کردبوو ئەوە پارێزراوە لە بەڵاو مصیبەت باوکی قەوام بوو بەسەریەوە پارێزراوە لە خراپەکاری و دایانپیسیەوە تربێت دراوە و دواتریش دایکی ئافرەتێکی گوێڕایاڵ بوو بۆ باوکی ئەنجا تۆ ئیسفادە لەو کچاکەی بیخوازە ئەو قاعیدەیە دەکە بەو شێوەیە و
باعکسەوە هەر کچێک دایک باوەک هێمالی کرد واقعی نەبوو بەسەری ئاگای لێ نەبوو تربێتی نەبوو نەتەوێت ئەوە هەموو کەس دەستی پێی گەشتووە چونکە پارێزەرێکی بەهێز بەسەریەوە نەبوو و هەر کچێک دایکی دبینی دەمەدەمێ و شەڕ و ئاژاوی لەگەڵ باوکی گرمەی خواست چونکە کچێش وا پەروەردە بوو ئەبێ کوڕەکەی تۆ بکەوێتەوە سیڕاعەوە کە باوکی کچە داماوەت یاەتی چەند ساڵە لەگەڵ دایکی کچە بۆیە بەڕاستی پەروەردە لەوێ دەست پێەکە کە کچێک باوکێکی باش هەڵبژێرێ بۆ مناڵەکەی و لەوێشەوە دەست پێکا کە پیاوێک دایکێکی باش هەڵبژێرێ بۆ مناڵەکەی ئەنجا دوا ئەو منداڵە کە لە نێوانیانە دروست بوو هەوڵ بدەن بە هەردوو لایەن بیپارێزن و پەروەردەیکەن چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته دواوە دێتە سەر پیاوە فەرمێ پیاو لە ماڵەکەی خۆیان بەرپرسە و پرسیاری لێکرێ لە ڕۆژی قیامەتە لەبارەی ئەو بەرپرسیارەتیەوە ئەو ماڵ و مناڵەتی چی لێ کردو چۆن پەروەردەت کرد هەمووی لە قیامەتەوە پرسیاری لێکرێ جوابی بۆ حاضر بەڕاستی لەسەر خراپە پەروەردەت کرد بێتن یا ئیهمال کرد بێتن بێعقوبە دەرناچی لەسەر چاکە پەروەردەت کرد بێتن و گرنگیت پێیابن بإذن الله ڕزگارێ بێ و دواتریشە فەرمێ والمرأة راعية في بيت زوجها ومسؤول عن رعيته ژنیش بە هەمان شێوە بەرپرسە لە ماڵی مێردەکەیش پرسیاری لێکرێ لە ڕۆژی قیامەتە لەبارەی بەرپرسیارەتیەوە ئایا گەیانوێتیە جێ تیایە مەزبوط بووە خودنا خۆ گەر بێت و نەیگەیانە بێتە جێ و بە فیڕۆی دابێ و ضایعی کردبێ پەنا بە ئەڵڵا دەرناچێت بۆ جەهەنەم مەڕۆ ئەگەریش گەیانە بێتیە جێ ئەوە چێتە بەهەشتەوە کە پیا و ئاواژیە هەز بکە محاسبەی ئەڵڵای لەسەرە لە ماڵەوەیە لە ماڵ و مناڵەکەیە ژنیش ئاواژیە بەخوا نەخیانەت ڕوایە نە زوڵم ڕوایە نە حەق خواردن و ماف خواردن ڕوایە نە خراپبوون لەگەڵ یەکتری ڕوایە نە ئیهمالکردن ڕوایە نە تەربێت نەدان ڕوایە هەمووی وەختە لە جێی خۆیان بێ وەختەش مناڵێکی تەندروست دروستە بێ لەو نێوان بەڵام کە ئەبەو شێوە نەژیان یەکەم کەس کە ضایع بێ و زەرەری لێکا مناڵەکەیتی بۆیە بەڕاستیە بێ دایکان و باوکانەوە حەقیقەتە بزانن ئەوان بەرپرسن لە یەکتری و لە مناڵەکانیشە لە ڕۆژی قیامەتە بەرپرسیارەتەکەش لە بەردەم ئەڵڵایە هیچ ناشاررێتەوە چەندێک ئەهێنرێ محاسەباکری لەسەری من يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى بەقەر گەردی تۆ سێ محاسەباکری لەسەری لە دنیای حاکمێکی دنیا محاسبەت کا لەوانەیە شتانێکی زۆری لە کیسچە نەیبینێ بەڵام ئەڵڵا جەل جەلالوه بەقەر گەردی تۆزێک محاسبەتەکە لەسەری حسابێ بۆ ئەو ڕۆژە بکە ئەی بینیتەوە چیە بینیتەوە سزاکەیە بینیتەوە ئەگەر چاکەش بێ پاداشتەکەی بینیتەوە وەی بەڕاستی ئەم پەروەردەکردنە دروستە جگەلەوەی بەو شێوەیە لە دنیای لە ژێر سایە حەسەیتەوە لە قبری شابۆتە بێ باڕووناکی رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا في ثلاث یەکێ لەوانە چییە ولد صالح يدعو له ئینسان کە مرد پەیوەندی بە دنیاوە نامێنێ لە سێ حاڵەتانە بێ بۆ قبرەکەی ئیسفادەی هەیە یەکێکیان چییە منداڵێکی جوان پەروەردە کرد بێ عیبادەت بکە هەموو عیبادەتەکانی ئەجری ئەویشی تایە و لە قبرەکەیە بۆیە بێ بەڕووناکی و بە ئەجر و پاداشت یخۆ هەیە ئەمرێت و منداڵێکی فاسیدی بەجێهێشتووە لە قبرەکەیە هەر فەساد و بەدڕەوشتی دێتە ناو گۆڕەکەیەوە بۆیە بێ بە سزا و بەئاگر بە تاریکی بۆیە بەڕاستی ئەگەر بێت و ئەلەم ژیانی دنیاە تا لەسەر ئەو خۆڵی منداڵەکەت بە جوانی پەروەردە بکەیت و هۆشێ لایەوە بێ کە حرام و حەڵال بزانێ کە خێر و شەڕ بزانێ کە حەق و بەتاڵ بزانێ کە کوفر و ئیمان بزانێ کە شیرک و تەوحید بزانێ و بەڕاستی بۆ قبرەکە دەبێتە ڕووناکی ئەگەریش پشتگوێی خەی هەر تێرکردنی ورگی بزانێ تێرکردنی داوێنی بزانێ جل و بەرگ و قژداهێنان بزانێ خۆلووسکردن و چوونە دەرەوە و گەڕان و سەیران بزانێ لەهو لەعیب و هەڵسان و داپەڕین و ئانە بزانێ وەڵایی کارەساتە بۆت چکە بەڕاستی ئاژەڵەکانی ژاوا مناڵ گەوراکەن پێداویستەکانی بۆ دابینەکەن بە پەروەردە ئەو باوکایەتی نیە ئەو باوکایەتی پشیلەیەکی ژێکە باوکایەتی پەروەردەیە باشە باوکایەتی پەروەردەیە و چەخستنەوە نییە بەتەنیا پەروەردەکردنە و ئەگەر بێت و تۆ ئەم منداڵە داوا بەردەوام بێ لەسەر سەلاح لە ڕۆژی قیامەتی شابۆتە بێ بە تاج و بۆتە بێ بە جلوبەرگی بەهەشتیان ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ دایک و باوک یەگەیەنن لە ڕۆژی قیامەتە تاجی ویقارەکرێتە سەریان جلوبەرگی بەهەشتیانە پۆشن خۆیان ئەڵێن ڕەبەنا بیمە کەسەوتەنە هذا پەروەردگارمان ئێمە ئەمەمان لەکوێ بوو ئەوەندەی سەیری ئەعمال و کردداری خۆمانەکەین ئەمەمان نییە شتی وامان نەکردووە تا ئەمی پێ بەدەست بێن ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم پیانەوترێ بأخذ ولدكم القرآن
لەبەرەوەی منداڵەکەتان وا پەروەردە کردبوو دەستگرتو بە قورئانەوە ئەوە ئەجری ئەو کارکردنی ئەوە بە قورئان هاتووە بۆ ئێوە ئەو پلۆپایەتان پێبەخشراوە لەبۆیە بەڕاستی منداڵ کەم نییە ئاوا بە بچووکی سەیریان نەکەین و منداڵەکانیشمان یەک جار مناڵن جاری کە مناڵ نابنەوە گەورەیان کەینەوە کە لە دەستمان دەرچوو لە دەستمان دەرچوو بە گەورە تەماشاکەین گرنگی بە پەروەردەکەی بین هەم دنیامانی پێخۆشکەین هەم قەبرمانی پێڕووناکەینەوە هەم قیامەتیشمانی پێ باشکەین بۆیە لەمڕۆوە ئەتوانین بچینەوە بە خۆمان و بە پەروەردەمانە و هەتا وەکو لەو نوعی ئینسانانە بین کە بە خۆمان ناچینەوە ئەوە بەڕاستی سەرفرازە بین و سەرکەوتووە بین داواکارم لە ئەڵڵا سوبحانە وتەعالا یارمەتیمان بە بۆ هەر شتێک کە خۆی پێی خۆشە تەوفیقمان بدە و لێشمان وەربگرێ و لە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ مناڵی هەموو لایەک صالحکە پەروەردەی دروست بگێڕێتەوە ناو خانەوادەکانمان والحەمد لله رب العالمین